هەموو ئەو هێزە سیاسە شیعانەی ئێستا لە هاوکێشەی عێراقدا ژمارەی گەور و قورسن بە جۆرێک لە جۆرەکان قەرزداری چاکەی عەلی سیستانین، چونکە هەمویان لەژێر چەتری مەرجەعیەتی نەجەف و لە سایەی چاودێری باوکانەی سیستانیدا لە ساڵی 2014 توانیان لە چوارچێوەی ئێتیلافی سیاسی بە ناوی ئێتیلافی عێراقی یەکگرت و کۆ ببنەوە. هەر بەهۆی ئەو هاوبەندیشەوە توانیان ببنە یەکەم لیستی پەرلەمان بۆ یەکەم جاریش لە عێراقی پایتەختی خلافەتی عەباسی ببنە حوکمڕان و دەسەڵاتداری یەکەم. کاتێکیش لە ساڵی 2006دا کورد ڤیتۆی بەڕووی ئیبراهیم جەعفەریدا بەرز کردەوە، قەیرانێکی سیاسی گەورە لەسەر پۆستی سەرۆکوەزیران هاتەکایەوە. دواتر سیستانی ئامۆژگاری شیعەکانی کرد هەر لە ناو حیزبی داعوە جێگرەوەیەک بۆ جەعفەری بدۆزنەوە. ئەوە بوو بەدانانی مالیکی کێشەکەیان چارەسەر کرد و نەیان هێشت پۆستەکەیان لەدەست بچێت. ئەگەریش هەڵوێستی بنج بڕوو یەکلاییکەرەوەی سیستانی نەبوایە لەبارەی پێویستی دەسەڵاتی دەسەڵات، ئێستا مالکی خولی سێمی حکومڕانی بە شێوەیەکی تاکڕەوانە بەڕێوە دەبرد و ڕکابەرەکانی نەیان دەتوانی دەسەڵات و میراتەکەی لە نێوان خۆیاندا دابەش بکەن. بەڵام ئەم هێزە سیاسیانە نەک لە ئاسی خەون و چاوەڕوانی مەرجعی باڵای شیعەدا نەبوون، بەڵکو وا دیارە تووشی نائومێدی و ئیحراجی گەورەیان کردوێتەوە بە بەڵگەی ئەوەی ماوەیەکی زۆرە دەرگای ماڵەکەی خۆی لە نەجەف لەسەر بەرپرسان داخستۆ و ئامادە نییە چاوی پێیان بکەوێت. أن نقرأ في الخطبة الثانية نصا مكتوبا يمثل رؤى وأنظار المرجعية الدينية العليا. سیستانی هەر بەمۆشەوە نەوەستا و بریکارەکەی لە وتاری هەینیدا ئاشکرای کرد چیتر کۆمێت لەسەر پرسە سیاسیەکان نادات. هەندێک لە چاودێران پێیان وایە بایکۆتکردنی تاوتێکردنی سیاست لەلایەن سیستانیەوە کارتی زەردە بەڕێی حکومڕانە شیعەکان یان بێدەنگی بەر لە تەقینەوەی زریانی ناڕەزایی کە لە ماوەی داهاتوودا ڕوودەدات، وەک داواکردنی هەڵبژاردننی پێشوەختە لە پێناو هاتنە سەرکاری حکومڕانیەکی باشتر. بەڵام هەندێکی تر پێیان وایە ئەم هەڵوێسە هەڵقوڵاوی نائومێدی و بێهیوایی سیستانی و مەرجەعەکانی تری نەجەفە لە پرۆسەی سیاسی و کشانەوەیە لە ئاڵۆزەکانی دۆخی عێراق کە بانگەوازی میبەرەکان ناتوان ئەو ڕۆڵە ببینن، چونکە بەدەست جۆرەها قەیران و گرفتی گەورەی ڕیشەیەوە دەناڵێنن. قد تقرر أن لا يكون ذلك أسبوعيا في الوقت الحاضر. لە چەند مانگی ڕابردوودا مەرجەعیەتی سیستانی کە خاوەن زۆرترین شێم کەوتووە لە عێراق و وڵاتانی دەوروبەر بەچڕی داوای ئەنجامدانی چاکسازی کردووە لە حکومەتی عێراق و خودی حەیدەر عەبادی سەرۆکوەزیران. هەروەها عەبادی ڕاستپارت بەدەستی ئاسنین لە گەندەڵکاران بدات، بەڵام پاکێجەکانی عەبادی بۆ چاکسازی جگەل لە هەندێک ڕێوشێنی دەست پێوەگرتن و کەمکردنەوەی خەرجی هیچ هەنگاوێکی بۆ لێپرسینەوە لەو بەرپرسانە لەخۆ نەگرت کە هێشتا حساباتی ختامی بودجەی ساڵانی 2006 تا 2014یان بەڕێک و پێکی نەگێڕاوەتەوە بۆ پەرلەمان کە 727 ملیار دۆلار کەوتۆتە سەر عێراق. ئەمەش وتاربێژی سیستانی ناچار کرد چاکسازەکانی ئەم دوایەی عێراق بەڕواڵەت بداتە قەڵەم. بەشێکی تر لە هاوڵاتیانی عێراق لە تۆڕە کۆمەڵایەتەکان باس لەوە دەکەن بڕیاری سیستانی بۆ بایکۆتکردنی سیاست خراپ و ناوەختە. بەو پێی هەموو هێزە ئیسلامیە سیاسی شیعەکان کە ئێستا حکومڕانن لە سایی فتوای سیستانیدا گەشتچوونەتە ئەو پایەیە، هەر ئەویش دەتوانێت عێراق لەو دۆخە خراپە قوتار بکات کە ئەم هێزە ئیسلامیە شیعانە دروستیان کردو.